هەشتا لە عێراق زیاتر لە 2 ملیۆن کەس بەهۆی جەنگی وڵات دژ بە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش ئاوارن. زۆرینیان منداڵن ناچارن ڕەمەزان لە ناو کەمپی ئاوارەدا لە ناوچە کوردیەکان لە باکووری عێراق بەسەربەرن. بۆ هەندێک ئەمە چوارهەم ڕەمەزانە لە کەمپی ئاوارەدان لەوەتای داعش کۆنتڕۆڵی شارەکانی کرد بەر لە 4 ساڵ. ژمارەیەکی زۆریان خانوماڵیان کاول بووە یاخود ناوچەکانیان بۆ گەڕانەوە بەهۆی بەردەوامی شەڕ نائارامە. بەهاتنی مانگی ڕەمەزان خەڵکی بۆ ساڵێکی کێیە هەوڵی کڕینی خواردنی بەربانگن. بەڵام هەندێک لە مانگی ڕەمەزاندا سوودمەندن. لە ڕەمەزاندا خەڵک زیاتر دەکرن، دوای بەربانگ خواردنی زیاتر دەخۆن. ئەم ڕەمەزانە سەختترە، یارمەتی نییە و کار نییە، هیچ شتێک نییە. بەر لە ڕەمەزان باشتر بوو، بەڵام ئێستا خراپترە. لە جێگای دیکە لە ناوچە کوردیەکە لە باکووری عێراق لە ناوەندی شاری هەولێر بازار قڕەباڵق دەبێت بۆ ئامادەکاری بۆ ئەو مانگە پیرۆزە. ئەمە یەکەم ڕەمەزانە لە دوای ڕاگەاندنی سەرکەوتن بەسەر داعشدا و زۆر کەس دڵخۆشن. مادەم داعش نمایە ئینشاڵڵا خۆش دەبێتەوە. هیچ ئینشاڵڵا داعش نایەتەوە کوردستان زۆر خۆش دەبێتەوە. ڕەمەزان نۆهەم مانگی ساڵە لە ڕۆژمێری ئیسلامیدا. موسڵمانان تێیدا ڕۆژانە لە بەیانی تا ئێوارە بە ڕۆژوو دەبن.